من وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیم بە وەکالەت ئێمە لە ساڵی 2016 لەسەر پێشنیاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و لەجنەیەکی هاوبەش لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایی دروست بوو بۆ ئەوەی کە دووبارە ئەو خاوەن پێداویستی تایبەتانە پشکنینیان بۆ بکرێتەوە. دیار بوو لە ژنەکانی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکان دەستیان کرد بەوەی کە پشکنین بکەنەوە و پشکنینەکان ئەم ساڵ تەواو بوو. ئەم ساڵ کە تەواو بووە 6,000 کەس هەر نەچووە بۆ فەحس، هەر نەچوون بۆ فەحس. 16,000 کەس ئەو ڕێژەیان نەهێناوە کە لە ڕێنمایی ساڵی 2016 بۆیان دانراوە و هەروەها ڕێنمایەکی تریش ساڵی 2016 ئەڵێ ئەو کەسانەی کە موچەی حکومەتیان هەیە ئەبێ ڕێژەکان لە سا 70 بێ یا بەرەو سەر بێ. ئەوانە هەندێکیان لە سا 70 و بەرەو سەریان نییە، بۆیە بە پێی یاسا ئەو قانونەی کە ئەو موچەی بۆ ئەو بڕیوەتەوە تۆ ناتوانانی موچەی بێت چکە ئەو کاتە ئەو بێ بە هەدری مالی دەوڵەت تۆ ئەگەر لە جنەت نەکردبێ یاخود لە لەجنەکە دەرنەچوو بیت ناتوانانی موچە وەرگری. لەبەرەوە ئێمە اعتیمادمان کردو سەر ڕێنمایی ساڵی 2016 بۆ ئەو بڕیارە دوو ئێمە لە هەموو شار و شارۆچکەکان لیجنەی ئیستئینافی دروست دەکەین، هەر خاوەن پێداویستێکی تایبەتی بەڕێز لەسەر ڕێژەکەی اعترازی هەیە دووبارە پشکنینی بۆکەینەوە. ئەمە دوو. سێ لە ساڵی 2014 هەزارەها خەڵکی تر خاوەن پێداویستی تایبەت کە ڕێژەیان لەوانە بەرزترە کە ئێستا ئاڵێن موچەمان بڕاوە ئەوانە چاوەڕێی موچە دەکەن. بۆیە ئێمە نووسراومان کردو بۆ ئەنجومەنی وەزیران کە ئەو موچانە بدرێ بۆ خەڵکانەی کە چاوەڕێەکەن.